ئیبراهیم ڕەئیسی سەرۆک و یاساناسەکەی ئێران. لە دوانیوەڕۆیەکی ساڵی 1960دا منداڵێکی سپی پێستی گرژ لە خانەوادەیەکی ڕۆحانی لە ناحیەی ئۆغانی سەر بە مەشهەد لەدایک دەبێت. ئەم منداڵە ناودەنێن ئیبراهیم. لە دوای 5 ساڵ لە لەدایکبوونی باوکی بە ناوی سەید حاجی کۆچی دوایی دەکات و ئیبراهیم بە بێناز و بەبێ باوکی گەورە دەبێت. ژیانی ناسۆری و بێ باوکی گەورەی دەکات و دەیگەێنێتە پۆستی جێگری سەرۆکی دادوەری ئێران و دواتر حەزی دەسەڵات دەیگەێنێتە پۆستی سەرۆکی ئێران. هەرچەندە کەیسی بڕوانامەی دکتۆراکەی هەتاوەکو ئێستاش بە هەڵواسراوی ماوەتەوە و مشتومڕی زۆری لەسەر بوو، بەڵام ڕەئیسی لە ڕابردووی خۆیدا نەوەستایەوە تاوەکو بۆ یەکێک لە باوەڕپێکراوترین کەسەکانی عەلی خامنەیی. لە ڕابردوودا ئیبراهیم ڕەئیسی لە لای بەشێک لە خەڵکی وڵاتەکەی کەسێکی خۆشەویست نەبوو، بۆیە ڕەئیسی هەندێک جار بە شێوەیەکی بەرچاو نەیارەکانی بە قەسابی تاران ناویان دەهێنا، چونکە بەشێک لە خەڵک دەیانوت کە ڕەئیسی یەکێکە لەو 4 دادوەرەی کە سەرپەرشتی لە سێدارەدانی بە کۆمەڵی هەزاران زیندانی سیاسی لە ساڵی 1988 لە دوای شەڕی ئێران و عێراق کردووە. بەڵام خامنەیی سەرسامی توندی و خۆڕاگریەکەی ڕەئیسی بوو، وەک خەڵکی ئەو وڵاتە دەڵێن بە شێوەیەکی سەیر پشتگیری ئیبراهیمی کرد بۆ بوونی بە سەرۆکی ئێران. لە کاتێکدا خەڵکی وڵات دڵگران و تووڕە بوون، بەڵام ئەو تووڕەبوونانەیان نەگەیشتە هیچ کوێ و لە هەڵبژاردنەکەی ساڵی 2021 کە بەشێک لە دەنگدەران بە هەڵبژاردنێکی بێمانە پێناسەیان دەکرد، ڕێژەی دەنگدەران تەنها 49% بوو. دوجار ئیبراهیم ڕەئیسی وەک سەرۆک کۆماری ئێران هەڵبژێردرا، بەڵام لەژێر سایە و پەیڕەوی بڕیارەکانی خامنەیی. بەدەر لەمانە سەردەمی حکومڕانی ئیبراهیم ڕەئیسی یەکێک بوو لەو سەردەمانەی کە پڕ بوون لە کارەسات و ڕووداوی نەخوازراو هەم لە خۆپشاندانەکانی ناوخۆی ئێرانەوە بۆ جەنگی غەزە. تاکوشەوی ڕابردوو لە کەش و ڕووداوێکی تەمومژاوی کەوتنە خوارەوەی کۆپتەرەکەی و دوای زیاتر لە 15 کاتژمێر دۆزینەوەی تەرمی ئیبراهیم ڕەئیسی ئایندەی وڵات و ناوچەکەی دەستەژێر گومان و بەرپرسیارەتی زیاترەوە. هەندێک دەڵێن ئەو مردنەی ڕەئیسی دەبێتە دەرگایەکی بچووک بۆ ناڕەزاییە گەورەکانی ئێران و بەشێکی تر دەڵێن مردنی ڕەئیسی بە بەشێک لە تەواوکردنی کودەتایەکی هێمن وەسف دەکرێت و پێدەچێت لە قۆناغەکانی کۆتاییدا بێت. لە مادەی 130 دەستوری کۆماری ئیسلامیدا هاتووە دەڵێت کە جێگری یەکەمی سەرۆک کۆمار ڕاستە و خۆ دەبێتە شوێنگرەوەی سەرۆک کۆمار لە کاتی مردن یاخود نەمانی کتوپڕی لە پۆستەکەی. با دڵنیاییەوە با پشت ڕاستکردنەوە و بڕیاری ڕێبەری ئینقیلابی ئێران عەلی خامنەیی لە ئێستادا بەپێی دەستور دەڕۆن و محەممەد موخبیر جێگری یەکەمی سەرۆک کۆمار بووە بە شوێنگرەوەی سەرۆک کۆماری ئیسلامی ئێران بۆ ماوەی 50 ڕۆژ. هەر لەو ماوەیەشدا دەبێت هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار ئەنجام بدرێت بێگومان بە موبارەکەی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران.